وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم ساخ و سەلامەت بن. ڕەوەندە ڕووداوەکانە ڕابردوو دروستیە خوێندنەوەیە تەحلیلە ئاخیزی سەبارەت بە وەزعیەتە ئێستایی ئێمە دەرخست. ساڵێ پێش لە ئێستا و نزیکەی ساڵە پێش لە ئێستا ئێمە ئێعلاممان کرد کە حکوومەتە هەرێمە کوردستان دووچارە مەرگە سیاسی بوو. حکوومەتە هەرێم چییە؟ حکوومەتە هەرێم ناوێکە لە ژێرە ناوە یەک سلسلە مؤسساتە خۆ ئەنوێنێت، وەکو پارلەمان و دام و دەستگای حکومی و ئەوانە پێئێژن حکوومەتە هەرێم کە ئیدعای هەیکەلێکی قانونی ئەکرد کە ئەم هەیکەلە قانونیە بەشخوازی ئەکا و بەشی دیارە لەلایەن حکوومەت مەرکەزی عێراق. ئەمیانە ئەخونجاند لە پشتە ئەوەی کە شتێک دەستوری کریاگەسۆ و یاسایی کریاگەسۆ هیچ پێویستیەکی بە بتەوکردن و دائیمەن ئەیوەدداری نییە و ئەمە بە شێوەیەکی ئۆتۆماتیک کار ئەکات و ئێمە ئەم پێگەمانەوا لە دەسا هەتایە. ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ پارەکە هات وتی حکوومەتە هەرێمە کوردستان دووچارە مەرگە سیاسی بووگە، ئەقمار دەوڵەتە ئێرانی دووچارە مەرگە ئیجتیماعی بووگن و دەوڵەتە ئێرانی دووچارە مەرگە ئیدئۆلۆژیک بووگە. سێ مەرگی باس کرد وەوتی دەوڵەتە ئێرانی ناچارن بۆ گوزارە بە فازە سەومە خۆی تەمامە ئەیادی دەستەکانی شاراوە و ئاشکار خەرجەکات تا بە مەبەستە خۆی بگات، بەڵام لە گەیشتنە بە مەبەستەکەیە تووشی کێشەی ئەکەین و تەمامە ئەمانەی کە خەرج ئەوێت یعنی سوخت ئەوێت، یعنی ئیتر ئێعتباریان نامێنێت، یعنی ئیتر سکەکەیان ڕەونەقی نییە و ڕەواجی نییە و ناڕوات. دوێکە خەبەر هاتە دەرۆ کە من تەیە ڕۆژانە گوزەشتەیش هەم لە کڵاب هاوساوە هەم لە فەیسبووکە تەحلیلم کرد کە حکوومەتە هەرێمی کوردستان نە بە شێوەی هاتنە تانکە ئابرامز و ئەو جۆرەی کە ئێوە مشاهدەتان کرد یا بۆتان دروست ئەکەن لە سیویەکە ئاب و لە ڕەوە نەوە دوویەک و لە داستانە ئاش بەتاڵە هەفتاکانە بەهێزە نظامی نایێت و بەڵکە وردە وردە ئەمەی کە ناوی هەیکەلە حکوومەتە هەرێمە ئەگۆڕێت بە شارەوانی سلێمانی و هەولێر. هەروە کە تەواوە سەرچاوەکانە داراییاندا ئەوەی کە زاهرەن لە ژێرە دەستە دوو حیزبە پارتی و یەکێتی بوو دەبێت بگۆزرێتەوە بۆ ژێرە دەستە حکوومەتە عێراقی، ئەم پەدیدەی شارەوانی سلێمانی و شارەوانیە هەولێرە ئەخولقێنێ و گویا دوێکە باس کریاگە کە گۆڕان و یەکێتی مستەقیمەن چووبن لە بەغا داوای بوجەیان کردگە هەمان تەحلیلێکە ئێمە تەحلیلمان کرد و بەحسمان کرد. چۆن ئێمە بە ئەگراگەیشتین، چۆن ئێمە بێمنەت وتمان ئەمانە بەرەو ئەو ڕێگە ئەڕۆن، چۆن وتمان دەوڵەتە ئێرانی تەک بە تەکە ئەمانە خەرج ئەکات، دەوڵەتە ئێرانی پێشی پێ ئەگیرێت و ئێمە پێشی پێ ئەگرین، بە کامە هێز، بە کامە دەسەڵات، بە کامە قودرەت، بە تەشخیصە چی و بە خوێندنەوەی کام ئێمە خەریکین ئەوانە ئەوەی نەبەرەوە. بۆ خاترێەوەی لەمە تێبگەین من بە مسالێک دەست پێ یەکەم پاشان ئەڕۆمە سەرە کتاوە ئەمیرە ماکیاوێلی یا پرنس یا شەهریار. لەوێ باسێ پێگەی ڕوبەڕووبوونەوە ئەەکەم، باسە ئەو شتەی ئەەکەم کە ئێمە پێی ئێژین خەڵک یا مردم و چ فەرقێکی هەست، پێناسەکەی چ فەرقێکی هەست لەوەی کەوا لە ناوە مێشکە تەک بە تەکە ئەم مردمە و وەختی تۆ قسە ئەەکەی پێی وایە مەبەستت تۆیە و ئەوە یا کەسێکی ترە و چۆن ئەو خۆی لەما ئەوێنێت و ئایا خۆی ئەوێنێت و یا خۆی ناوێنێت و
نوعێکی تری چۆنیەتی هەڵسوکەوتە سەلیقە و ڕوانگەیە ئاحادە توودەیە مردمە بەرامبەرە بە ئێمە مەتنە کوردایەتی مەتنە کوردیەت و جەهانە کوردی. پێشووتر من با مثالێک دەست پێ بکەم و بە ئەم مثالە گەرەکمە تەسەورێک دروستکەم دەمەی کە بۆ نیشانەکانە حکوومەتە هەرێم وابوو، بۆ نیشانەکانە دەوڵەتە ئێرانی واسە، ئێمە لە کامە دنیا خەریکین ژیانەکەین، بۆ هەرچی ئێژین تێتت دی و بۆ ئەوەڵین بارە لە مێژووی بەشەریەت جەریانێک تحلیل سیاسیەکە بە قەتعیەتە تەمام و حکم ئەدات و بە قەتعیەتەوە تێتە دەر. لە کاتێک ئەوە عادەتتان کردگە لە تحلیل سیاسیە کابرا دەیان بژاردە هەڵە بژێرێ و هیچیشیان وا نابێت. ئێمە یەک بژاردە باسەکەین و عینەن تێتە دی و ئەڵێن وا ئەبێت و وا ئەبێت. با لەمە تێبگەین جارێک تا بزانین خوێندنەوەکانێک کێ و خەڵک لەکوێ غەڵەتە کە ناتوانن تەشخیص بدەن و ئێمە بۆ ئەتوانین تەشخیص بین. با بچینە سەروەیز وەیسی خۆمانە پرسیاری لێکەین خەتای کاممانە. ئەر خەتای من بوو بە تێخ دام پاچە، ئەر خەتای تۆ بوو حەقی یەک ماچە. ئەمە خەریکە باسی چیەکە؟ ئەمە خەریکە باسە ئەرزشە ماژیناڵ ئەکا و دەرکە ئەرزشە ماژیناڵ لە ڕوانگەی پیاگێک و ئەمە حماقەتە پیاگێک نیشان نادا، حماقەتە پیاگێکی کوردیش نیشان نادات کە کابرا حازرە لە بەرامبەر ماچێکا کە ئەگات بە حیفز ڕابتە خۆی بداتە بەرە تێخدا پاچین و نابودکردنە لەشە خۆی. ئەلەگرا تۆ تێتە سەرە مەقولەیە ئەرزش، بەرداشتە قەدیمیە لە ئەرزش کە یا کارە یا کەیفیەتە یا جسمیەتە زەحمەت و کارە لە ناوە کالا کە ئەرزشی دروست ئەکات و قیمەتی دروست ئەکات یا کەیفیەتی پێکهاتەی کارە کەس کە ئەرزشی مشخەسەکە. بەڵام لە سەرمایەداری جەدیدا ئەوەی ئەرزش مشخەس ئەکا ئەرزشە ماژیناڵە، یعنی بەرابەر نییە کەم و تۆ کەمێک ئەدەی بە زیا یا زیایەک ئەدەی بە کەم. میزان ئەرزش گوزاری لە ناو زەهن تۆە ئینسان بە ئینسان فەرقەکات. دەرنەتیجە نەڕەبتی بە کەیفیەت هەست، نەڕەبتی بە میزانە زەحمەت و کار هەست کە تیا سەرف بووگە. ئۆکێ با منەم سەناریۆ بەڕەسیکەم. پیاگێک حەز بە ژنێک ئەکا و ژنێک لە ناو جەهانە کە مەوجودە پەی بەوە بردگە کە بۆ ئەم پیاگە لەشە ئەم خانمە ئەرزشمەندە. بۆ چون تحریکاتە جنسیە پیاگ لە ڕێگەی لەشۆ ئەکرێت. کولەن تەبیعەتە سرشتە هەرانچێکە هەست تەبع پیاگ ڕائەکێشێ بەرەو خواردنە و بیابوونکردنە یا تامکردنە ئەم گۆشتە. ئێستا بۆ تەولیدە مەسل بێت بۆ هەرچێک بێت خوی پیاگ ئەچێ بە شوێنە ئەمە. لذا بازار لەشە ژن گەرمە، بازارە داخوازیە ژن گەرمە. ژن ئەم قودرەتە ئەناسیت و ئەزانێت ئەم مەطلوبیەتەی هەست. دەرنەتیجە ژن وەختی کارێگاتە جێگەیە کە ڕابتەیەک بوەسێنێت و پیاگەکە گەرەکێسی بەری پێ بگرێت گەرەکی بەهانەیە متعارفی لێ بسێنێت. بابین بڕۆین ئەم بیان وە کە تۆ بە منی ئەگری بیوەینە لای حەکەمێک، بەڵکم بتوانین ئەم ژیانە بێڵینەوە. ئەگەر حەکەمەکە حکمی بەوەدا کە حەق بە منە، یعنی منە پیاگە
من پیاک چون تۆم گەرەکە چون گەرەکم ئەم حەکەمیەتەش بکەم لەبەرەوەی تۆم گەرەکە و تۆم گەرەکە بوویت لە ناو ژیانەما ڕزایەتە دەم بەوەی کە ژیانەکەم حیفز بووگەێتەوە ئەگەڕێتەوە و یەک ماچم پێ بە یەک ماچ تەبێت هەنیست لە ڕوانگەی پیاگێک و ئەستاندنە ئەو ماچە فقط بۆ ئەم تامی هەست بۆ ژن تامی نییە ئەگەر تامیشی بوێت ئەو تامە قودرەتەکەی بیشترە بووی تا تامن لەزەتە لە شیە عاتفیە ئینسانیەکەی لەوەی کە سەر گوریسەکەەوە بەهانەکەواوە دەسە ئەو و ئەوە کە گەرمیە بازاڕی هەست پێئێژێ بەڵام ئەگەر خەتای من بوو ئەو جۆرە کە تۆ ئیدعا ئەەکەی و بەلای دیگەرانەوە ئێژیتی و ئیدعای ئەەکەی ئەگەر خەتای من بوو وەی سێکە ئیمکانی هەست لە سەرچاوەیەکی معنەویە و بێت ئیتر ئەو قەزاوەتە تەواو بکات پشتە پەردە بزانێت نیاتە دڵ بزانێت ناوی کە ئینسانێک کوێت تۆ بتانی گەوجیکەی نە ئەم گەوژ ناوێت ئەم ئەزانێت لە دەروونە من لە بیرونە من لە هەرچیشتە من ئەزانێت چون ئەولیا خواست و قەزاوەتەکە ئەتوانێت قەزاوەتێکی دروستوێ ئەگەر من خەتابارم تۆ بە تێخ من داپاچە هەم بمکوژە یعنی ئەو نیەتەی کە گەرەکتە حاصڵیەکە ئیتر هەم مەشروعیەت بەدەستێری هەم خەتاباربوونە من مشخص ئەوێت هەم معزەلێ وەکو من لەسەر ڕێگەتا لا ئەوەی خۆم ڕزایەتی پێدە ئەمە دەرکە ئەرزەشم ماژیناڵە لەلایەنە پیاگێکی کوردیۆ فرە بەر لەوەی کە ئەحیانەن ئەمە بوێت بە بەشێک لە ئابووریە ئەمڕۆژیە جەهان و تەدریس بکرێت لە بەشە مەقولەیە ئەرزشە بێ لەسەر ئەوەی کە یەکێک لە نیشانەکانی کە حکوومەتە هەرێم حکوومەت نەبوو زاهرێک بوو و ئەم زاهرە ئەتواوە و کاتی هەبوو بۆیە ئێمە لە هەشتا ئیعلامە ئەرتەشە کوردانمان کرد تا بتوانین لە ئەگەر هەر ترازان و بتەوبوونەوەیەکی دەسەڵاتی عێراقی نوێی فاسدی بندەستی ئێران و ئەمریکا ئەو بەشە کە ئێمە بین و مردم بین و مەیلە بە ئازادی و مەبەستە بە ئازادیمان بوێت دەسو پێ بەسیاگ نەکەوینە ناوە قەدەر و چارەنووس و جەبر بەڵکو لە پێشەوە کارە خۆمانمان کردوێت تەحلیل بۆیە ئەەکەین ئایندە لە بەرچاومانەوە داهاتوو لە بەرچاومانە ڕوون بێت تا هەڵس و کەوتەکانمان لەو چوارچێوە داڕژێنین بزانە تۆ هەر لەم بەحسە اقتصادیە ڕوبەڕووبوونەوەت لە چۆنیەتی سەرفکردن پارە چوار بەشەگرێتەوە کاتێ تۆ پارە بۆ خۆت خەرجەکەی تۆ پارەی خۆت بۆ خۆت خەرجەکەی تۆ پارەی خۆت بۆ ئەوی تر خەرجەکەی تۆ پارەیە ئەوی تر بۆ خۆت خەرجەکەی تۆ با پارەیە ئەوی تر بۆ خۆی خەرجەکەی کەواتە چوار جۆرە خەرجکردنمان هەست من پوڵێ بەدەستێرم و بۆ خۆمی خەرجەکەم لەگرا هەدەف من لە خەرجکردنە ئەم پوڵە هێنانم مەطلوبیەتە بۆ خۆم بە گوێرەیە بودجەیە کە هەسم لە جێگەیەکی ترە من پوڵە خۆم بۆ کەسێکی تر بەکارتێرم خەرجی یەکەم لەگرا هەدەفم من بەدەست هاوردن ڕزامەندی و ڕزایەتە ئەوی ترە بە گوێرەی تەوانە من بە گوێرەی تەوانە من لەگرا میزان ڕزامەندیە تەرەفە مقاوڵ بمهمە جا بۆ ئالەگرا فرە شتێک دروست ئەوێت مەسەڵەن تۆ گەرەکتە میوانێک کەسێ میوانیکەی ڕستورانێکی وەی بوجەت بە ڕستورانێک ئەخوات کە پۆرسە خۆراکی $10 وێت تۆ هەدەفت ئەمەسە تەرەف مقابل ڕازیکەی بەڵام ئەگەر ئەو ڕازی ناوێت نظامە ئەرزش گوزاریە ماژیناڵە ناوە زەهنە ئەو فەرقەکە
تۆ وەختی هەدیە بۆ کەسێک گەسێنیت تۆ بەر ئەساس بودجەیە خۆت بۆ گرتنە حەدە ئەکسەر ڕزایەتە ئەم کارەکەی بەڵام کەسب ڕزایەتە ئەو بەستگی بە نظامە ئەرزشگوزاریە ناو زەهنە ئەو هەست کە نظامە ماژیناوە تۆ وەختی پوڵە خەڵک بۆ خۆت بەکارتێری لەگرا ئەرزشە پوڵت بۆ مهم نییە یعنی ئەو جۆرەی کە تۆ لە ڕەچاوکردنە بوجە بۆ خۆت و بۆ دیگەریە لە پوڵ خۆت ڕەچاو دەکرد بۆت مهم نییە بەڵکو هەدەفت ڕزامەندیە حەدە ئەکسەریە بێسنوورە خۆتە لە پوڵە دیگەرانی کە بۆ خۆت خەرجیەکەی و ئەمما بەشە چوارەم ئەمە بە حکوومەتە هەرێم ئەخوا وەختی تۆ بەشە سێوەم وە چوارۆم بە حکوومەتە هەرێم ئەخوا وەختی تۆ پوڵە خەڵک بۆ خەڵک خەرجەکەی حکوومەتە هەرێم چ بوو حکوومەتە هەرێم شانسێکی قڕۆخکاری داهاتی سروشتی و ئابووری لە ڕێگەی باج گومڕوکات لە چوارچێوەیەکی دیاریکریاگە جوغرافیایی بە ناوێ بەشێک لە کوردستانی عێراق بوو یعنی کەوتنە فرۆشتنە ژێرخانە ئابووری ببەخشن سامانە سروشتیە ژێرزەمینیەکان وەکو گاز و نەوت و جەوت و حەچیشتە و لە کناریە دەستیان گرت بەسەر گومڕوکاتە زەمینی وەکو گومڕوکاتە مختلفە سەر سنوورەکانە ئێران و تورکیە لە هەمان کاتدا وەرگرتنە بڕێک باج لە خەدەماتە ئیجتیماعیە کە لە ڕێگەی موسساتە دەوڵەتی و ئیمکان پەزیرە ئەمە پوڵە مەردەمە وە گشتی کۆ ئەوێتەوە لە دەسە پارتیوێکێتی وەختی تۆ پوڵە ئەوە بەشێکی کە پوڵە خەڵکە حەدە ئەکسەرە ڕزامەندی خۆتە گەرەکە کە خەرجیەکەی ئەمە ئەو بەشەی کە بودجەیە خەڵک بوو و حکوومەتە هەرێم بۆ خەڵکی خەرجە کرد چۆنی خەرجە کرد لەگرا نەک ڕزامەندیە نەک ئەرزشە پوڵ مهم نەبوو نەک میزانە فایدەیە کە بە خەڵکی نایگەیەنێ مهم نەبوو بەڵکو بە گوێریە بژاردەیە منفعەتی بۆ پێگەیە حیزبی بە شوێنە پەیداکردنە حامی پشتیوان و پاراستنە پێگەی قڕۆخکاریە خۆی لەسەر ئەو جێگانەی کە ئەم داهاتیان پێگات سەرفە بوو یعنی چێم قسە یعنی ئەمەی کە تۆ نەبوو جێ عمومیە کە دوا لە دەسا ڕۆی خەرجی ژێرخانە ئابووری ئەەکەی کارەبا بێریت شوزانم حتا بۆ پاراستنە ئەو پێگەم کە گومڕکاتە کە فرۆشتنە نەفتە گازە باج و خەراجە لە خەڵکە تۆ ناڕۆیت ئەمە هەمیشە گیۆ بکەیتەوە لەزا ناگەڕێ بە شوێنەوەی کە هێزێکی بە قووەتی نظامی بە چەک و دروست بکەی بڕۆی بازارە ڕەشە چەک بگری سارۆخ دروستکەی موشک دروستکەی موشک زەدە هەوایی دروستکەی کارخانەی ئەسڵ حەسازی دروستکەی تونلگە لە ژێرزەمینی دروستکەی بەڵکو تۆ ئەڕۆی ئەمە خەرجە چیەکەی خەرجە مشە خوەرپەیاکردنەکەی چەپڵە لێدەر ئەەکەی تا تۆ مەطلوبیەتت بوێت بۆ حفزە ئەمە حفزە کوێ نە حفزە حکوومەت نە حفزە دەسەڵاتە حکوومەتی حفزە دەسەڵاتێ تا زەمانێ ممکنە کە غۆڕۆخکاری بکەی بەسەر دارایی گشتیە چون تۆ ئەگەر ئەم بوجەتە لە ڕێگەی دانانە کارخانەی بەرق و
دروستکردنە بەندا و سەدۆ، دانانە کارخانەیە ئەسلحە موشک، هاوردنە بازارە ڕەشە ئەسلحە بەو سەرزەمینە بکردایە تۆ دیار بوو های بە شوێنە ئەوەی کە حکوومەتێکی بتە و دروست بکەی بۆ پارتی وەکێتی. تۆم کارە ناکەی، تۆ تێی پوڵەکەت تەخشان و پەخشانەکەی لە ڕێی پارتی دروستکردن و یەکێتی دروستکردن چەپڵە بۆ لێبن تا دەنگە پێبەن، دەنگە کە پێبەن چه اتفاقێکەکەوێ خۆ تۆ ناوی تۆ حکوومەت، تۆ زیاتر دەورەیەکی زیاتر بەسەر گومڕوکات و بەسەر چاڵەنەوتەکان و بەسەر گازەکانە ئەمێنەی تۆ مەجای زیاتر پێیا ئەەکەی کە ئەم پوڵە بەدەسە بگا بەشێکی سەرفخۆت ئەەکەی بەشێکی سەرفی ئەوانەکەی تا ئەم مەجالە بخولقێنی. مەجالە خوڵقاندنە دەستگەینە بە داهاتە گشتی بوو ئەوەی پێژن حکوومەتە هەرێم. ئەم مەجالە بەری پێگیریە، یعنی تەوازون هێز لە بەغدادا شێویە و لە بەغدادا پێگەی هەرۆڵ بوو و ئەوانەی بەغا دەنگیان درێژ بوو و دەمیان زل بوو بەرامبەر بە ئەمانەی وانە حکوومەتە هەرێمە فەرق ناکا کێبن، چ نوری مالکی بێ چ موقتەدا سەدر بێ. ئێستا پێگەیە ماڵیە پارتی و یەکێتی بتەو بوو گەسۆ ئەمێنێت و سەر چەپڵە لێدەرەکانە پارتی و یەکێتی کە ئەسنریان حامیانێک کە پارتی و یەکێتی بەدانە پوڵە مەردم پێیان چەپڵەی لێیانە سند. ئەمانە ئیستە بە ڕاحەتی ئەکرێ سویچ بکرێنە سەر چەپڵە لێدانە بۆ حکوومەتە مەرکەزیە عێراق. ئەمانە چەپڵە لێدەرن، مشەخوەرن، بەناوە پێشمەرگەی ئەیلول و بەناوە پێشمەرگەی کۆن و بەناوە ئەنفالانە و بەناوە هەڵەبجانە و بەناوە هەرانچە کە تۆ فکرەکەی ئەمانە 200,000 دینار 150,000 دینار تا 1 ملیۆن دیناریان گرتگە. ئەم تەخشان و پەخشانە لەلایەن حکوومەتە مەرکەزیشۆ بە جۆرە حکوومەتە مەرکەزی ئەکرێت. ئێستا چ لە ڕوانگەی هەشت و شەعبی بازی بێت، چه پۆلیسە سەرسنوور بێت، چه پۆلیسە ویلایەتیە عێراقی بێت، ئەمە اتفاقا کەفێ. چه اتفاقێکە کەفێ 95% خەڵکە کوردەوار مەحرومن لە مشەخوەری، نە بەشیان نەکات نە گشتیان ئەتوانن مشەخوەرن چون دەوڵەت ناتوانێت مشەوە گشتیان بات. ئەگەر دەسە گشتیشیان فرە بوێت قیمەت تێتە خوار 1 ملیۆن دینار ئەوێتەوە 50,000 دینار 50,000 دینار وایە پێتێتە ئەوێتەوە ئەوەی کە تۆ بەس حمایەت لە دەوڵەتکەی لەبەر خاتری ئەوەی کە بتوانیت لەناو کۆمەلگا بڕۆیتە ڕێوە. دەرنەتیجە چۆنیەتیە هەڵسوکەوتێک کە حکوومەتە هەرێم ئەی کرد بە تۆ نیشانی ئەدا کە ئەمە دەسەڵاتە حکوومەتی نییە کە هاتوێت خۆی حفزکات، هەتا خۆی حفزکات، ئەوەی کە پێژن شکۆی دەسەڵاتی بوێت. چۆنیەتیە خەرجکردنە بوجێ ملی بە تۆی ئەوت کە ئەمانە چکارن. ئەمە دەربەوردە حکوومەتە هەرێم. دەرمەوردە دەوڵەتە ئێرانی گەرەکی بوو بەم ئەرزشم ماژیناڵە مەقتەعی بە فەزایە کە لە ڕێگای سەلەبریتیوە دروستی ئەکا بێژێ قیمەتە ئازادیە لە جمهوریە ئیسلامی گەیشتنە بە سەکولاریزم بەهایەکی لەحزەیە وەکو چۆن تۆ ئەڕۆیتە شاپینگ سنتەر مۆڵ لە لەحزەیەکا شەهوەتە مەسرەف ئەدگرێت ئەوەی کە تێر نییە بەردەست فەورەن گەرەکتە ئەتفاعە ئەم شەهوەتەکەی و فەورەن خەرجی ئەەکەی کەوشێ تێر نەبەردەست لە باسێ تێر نەبەردەست لە شاپینگ سنتەر مۆڵە فەورەن پەدیدەیە ئینقلاب تێرێتە بەردەسە مەردم فەورەن پێیان ئێژێت دموکراسی شتە قەشەنگێکە فەورەن ئێژێ بەهای ئەمەسە 5,000 نەفەرتان بمری.
دەرنەتیجە اتفاق کەوت دەوڵەتە ئێرانی لە ڕێگەی سلبریتیەکان و لە ڕێگەی ئەحزابە بەرساختەوە خەریک بوو ئەوەی کە ئەرزشە زەهنی بۆ ئێمە دروست ئەکات بۆ ئێمەی بخونجنێت. یعنی ئێمە ناگەهان یەکشەوە تا دوێکە لە ناوە حساو کتاوکردن و گیان خۆشەویسی و چوزانم جوانکاری و گەینە بە کالاگە لە مختلفم مەسرەفیە یەکشەوە بینە سەر ئەمەی کە گشتمان ئیستا ئینقلابین بێ ئەوەی کە دەرکمان لە ئینقلاب بوێ بێەوە کە هیچ ئیدەیەکی ئینقلابیمان بوێ بێەوەی کە بزانین گەرەکمانە بەرەو کوێ بڕۆین بێەوەی کە بزانین گەرەکمانە چی بکەین جوابەکەشی ئەمەسە گەرەکمانە وە سوکولاریزم و دموکراسی بگەین یاوە فدرالیزم بکەین بین قشرێکی فرەی مردم بێرینە خیابان حاکمیت لەمانە بکوژێت کەف و کوڵە هەرتکیان بخەفێت و حاکمیت ئێلام کا ئینقلابە مردم سەرکەوت. مردم ئەم نەوع ئەرزش گوزاریانە باوەڕ نەکرد کالاکە ڕەونەقی پەیان نەکریا و نەسنریا و ئەم بەهایە بۆ نەدریا دەرنەتیجە حاکمیت کەوتە واقعی جلوەدانە ئەم ئەرزشە هەر زیاتر خۆی چوە دواوە هەر لە خۆی وتی بابە ڕووسەری فڕێدەن بابە وانیە ئێشی حجاب ڕعایەت بکرێ ئێشی بین ڕفراندۆم بکەین بابە خەڵکیش ناڕازیە ئێشی گوێ لە خەڵکی بگرین ئەمانەی کێ هاورد ئەباسە عەبدی هاوردەم قسەیە کرد تاجزادێ هاوردەم قسەیە کرد ئەو ڕۆژنامەرگارانە ئیسلاح تەڵەبی هاوردەم قسەیانە کرد سادق زیبا کەلام تێرێ ئەم قسە کات عەبدولکەریمی تێرێ ئەم قسە کات لە کنارە ئەمە عەفوە زندانیان ئەدات لە کنارە ئەمە فرەکارێک ئەکات لە کناریاتین نەمایشێک ئەدات لە ئەحزابێک کە ئێژن ئەمە ئینقلابە و ئێمە بە سەرسازیە ئەم ئینقلابە سوڵتەیە ئایەندەدا ئەڕژێنین جەهانە ئێوە قەشەنگەکەین ئیستەیتر مێنە خیابان فقط چەپڵە لێبن بێژن ئینقلابە و ئەگۆڕێت خەڵک ئەمیشە ناکات ئەم کالا ڕەونەقی نییە لەم بازاڕە ناڕوات بۆیە دەوڵەتە ئێرانی چێ و چووگە سەلای چرخە ئەم کاڵای بادکردەیە ئینقلابە نەمایشیە ئینقلابە نەمایشی ماگەسە سەرەدەسی بەڵام نەیگەرەکە بێژێ تەواو بوو جەمی بکەین و با بڕۆین بیخەنە ناوە ئەمبار فاسد بوو فڕەیدەن بەڵکو هەر گەرەکێسی تەبلیغی بوو بکە بەشکەم بیفرۆشێت بزانە یەک لێوان ئاو دانەیە قاوە تەکە دانەیەکی تری قاوە قیمەتیان 3 پوند و 20 پێنسە یەکێکن من ئەوەڵین قاوە حازرم بسێنمەوە 3 پوند و 20 پێنس لەوانەیە لە زەهنە منە 5 پوندیش بەهەرزێت چون کۆفۆینم گەرەکە چون دەمم وشک بووگە چون ئەحساسەکەمێشی قاوە بخۆم ئەمما قاوەیە دووەمە پشتە ئەمە گەرچە قیمەتی یەکێکە هەمان جنسە هەمان کارە بۆ من ئەرزشی 1 پەنسی نییە نێسی دەوڵەتە ئێرانی لە دانانە نەمایشە ئینقلابە لەگەڵ ڕوبەڕووبوونەوە تەکە ئێمە خواردیە مشکڵ نەیتوانی ئەرزشم ماژیناڵە ئینقلاب لەناو زەهنە ئەم مردمە ئەو جۆرە گەرەکێسی جێ بخات بۆ ئێمە دامان لە جامعەی مەدەنی دامان لە پەکەکە دامان لە کۆمەڵە دامان لە دموکرات دامان لە ئەحزاب بەرساختە دامان لە گشتیانمان نەخدۆ کردو تەمامە دیسکۆرسکەلێک کە ئەمانە تەحتە ناوە شیک بوودەگی ئەمڕۆژی بوون با کلاس بوون هاوردیان هاڕیمان هاوکات تەمامە ئەوانەی کە لە ناوە دەوڵەتە ئێرانیە خەریکن کار ئەکەن و قودرەتن و ئینحساراتیان واوە دەس و حیزب و نەهادیان واوە دەسا هەر کامێک چمکە لە قودرەتیان وا لە دەسا وەکو سەگەل بەرماندانە و گیانی یەکتری بە تەحلیلە دروستە شەرایەتێک کە سپای پاسدارانەی خوڵقینێ
لدروستکردن نمایش آشوب ناو دولت ایرانی، لنشاندان ناکارآمدی دولت ایرانی، لگرانکردن نرخ ارز، لتقینەوەهای جۆرا و جۆرە مراکز هەستەیی، لەلێدانە ناوچەی سپای پاسداران، لليدان هواپیمای اوکراینی تا نمایشات مختلف اعتراضات و تظاهرات خیابانی ئێمە دەممان بەسەریانەوە بوو و ئەو پمپاژە عەزیمەی لە خەبەر درۆ و جەهان درۆ و فەیک بۆ ئەرزشگوزاری و تەغییرە سەلیقە لە ئینسانایان کرد، ئێمە بەرمان پێگرت مستەقیمەنیش لە کەلەکانیانمان ئەدا، یعنی لە عروسەکە لە نەمایشیە سلیبریتیە خەبەرسازە جهان تزویر ساز. شاید مردم لناو یکسری انقیاد و توهما لحظیک حاضر وی بهای تا مرگ با وکو او بها که من حاضرم بابتم قاوة بیدم بەڵام بووە ڕۆژە دووەمەم کارە ناکە، ئەرزشی نامێنێت، سێوم نامێنێت، چوارم نامێنێت، تا ئەگا بە سفر تا ئەگا بە ژێرە سفر. دەوڵەتە ئێرانی بەڕووبەڕووبوونەوەیە کە ئێمە لەگەڵیا بووی وامانە پێکردە. دەوڵەتە ئێرانی ترسیان نەیتوانی جەڕاحیەکە سەریع بکە فەورەن بە ئەوەڵین قاوە تەواویکە، نەیتوانی. مجبور بوو ئەمە با بێرێ دانەیەکی تریش بێرێ، دانەیەکی تریش بێرێ، دانەیەکی تریش بێرێ، تا زمانێک کە من ئشباع بووم وەیتر نەمگەرەکە. ئێستا با بێمە سەرا ئەوەی کە ئێمە کەین مردم کێس ئاخیزیان کێن و ئەوانەی کە لە بەرامبەرە ئێمە ئەوێسێن کێن و بۆ داهاتوو ئێمە قدرەتێکی بلا منازعین، ئێستەیش قدرەتین چون ئینسانە مەبەستدار قەستمەندین و تەمام نظامە سوڵتە لە ئینسان قەستمەند مەبەستدار ئەترسێت. چۆن ئەم ئیدعای خۆمانە سابتەکەین؟ سابتیەکەین. ماکیاوەلی باوکە فەلسەفەی سیاسی جەدیدە بە قەوڵە تەمامە. گەورەکانە دنیای غەرب. من تەرجمەیەکم لە کتێوە ماکیاوەلی وا لە دەسای ئەڵبەتە لە کڵاپهاوسا لەسەر ئەمە قسەمان کردگە واگەر یاران بیخەنە ناوە تەلەگرام بابەت تەکمیلیە ئەوە یا کاملە ئەوە وا لە ناوە ئەو بەحسە کڵاپهاوسە وەلێ من نەگرا سایەکەم گوزەرا چاوێکی پێ بخشێنم. لە سەفحەی 59 تەرجمەی داریوش ئاشووریا دەرباب شەهریاری مردمی لە باب پاشایەتی مردمی یا حکوومەتە شەهریاری مردمی يجب اما اکنون به مورد دیگری میرسیم و آن این که یکی از شهروندان نه با تبهکاری یا هیچ گونه سخت کشی که به خواست همشهریانش به شهریاری میهن خود رسد. این را میتوان شهریاری مردمی نامید که برای رسیدن به آن نه چندان به مردانگی نیاز هست نه به بخت، بلکه برای آن زیرکی بس است. حال باید گفت که به این گونه شهریاری یا به خواست مردم میرسند یا به خواست سالاران. سالاران یعنی طبقه نوبل. طبقه نوبل یعنی کی اوانی والنا اپوزیشنا. کی والنا اپوزیشنا هر کسی لم سرزمین ایمه. فکرکا معلمه، فکرکا روزنامه‌وانه، فکرکا روشن فکره، فکرکا متخصصه. اما خوی به طبقه سلطگر ازانید، به طبقه سالار ازانید، به مردم نازانی استیجین مردم کیس. زیرا این دو گروه در همه شهرها دیده می شوند و همه جا مردم در پی آنند که از سروری و زورگویی سالاران رها شوند.
و سالاران در پی سروری بر مردم و زورگویی به آنانند. شاهکاره. ئەم تیکەی ماکیاولیەوە 500 ساڵە پێشووتکێسی شاهکارە در مورد ئوروپا کە ئیمڕۆ تەتابق پێیا ئاکات لە جەهانێکا کە نظام سوڵتە بۆ ئێمەیشی دروست کردگە لە سەرزەمینە ئێمەیشە. ئێژە دوو دەسە خەڵک مەوجودن، دەسەیەکیان مردمن، دەسەیەکیان سالارانن. مردم کێس ئیسە جواب دەداتەوە. ئێژێ همه جا مردم در پی آنند که از سروری و زورگوی سالاران رها شوند. لهرچی جێگا هەست خەڵک ها بە شوێنە ئازادبوونە لە زۆروتن و سەروەریە سالاران. خب ئەمە معناکەی پشتی چییە؟ معناکەی پشتی ئەمەسە کە فقط مردمن، یعنی ئەوانەی کە هیچ و پوچ کریاگن، هیچ تایتڵێکیان نییە و عیدەیە گەرەکیانە بە بێ تایتڵکردنە ئەمانە لەمانە مەحکومان دروستکەن. فقط ئەمانن کە مەبەستە ئازادیان هەست، هیچ کەسێکی تر نیزی. ئالەگراسە مارکس هەر طبقە ئەم تاریخە ئێژێت کە تاریخ جەهان تاریخ تەزاد طبقاتە، طبقە ئەمە ئێژێتی. بعد هەر طبقە ئەمەسە کە مارکس ئێژێ کێ ئێژێ مردم نییە، مردم هەست. من ئەڕۆمە ناوە کارخانە و مردم دروست ئەەکەم، مردمێ دروست ئەەکەم کە قەستی ئازادیە. مانیفستە حیزب کۆمونیست مەسئلەکەی چییە؟ ئازادیە طبقەی کارگەرە. فۆرمە ئازادیە طبقەی کارگەر چییە؟ خودە طبقەی کارگەرە. مارکس ئێژێ کێژێ مردم نەماگە، مردم ماگە طبقەی کارگەر مردمە بێ هەمە چیزان وا فقط هێزە کاریان بۆ ماگەسەوە. هیچ عنوان و تایتڵێکیان نییە، بەڵام لێو دووە سەرمایەداری هاگشتی کردنە یەخە سەفید، کردنیە معلم و صاحب کارگاه و کۆنتراکچی و پەیمانکار و ئەوەی نەما کارگەر بوو، گشتی چووە پۆزیشن. سرمایه‌داری امتیاز یا احساس امتیازی دا و ئاحاد مردمێک کوانە ژێرە سوڵتەیە. لەگەڵ ماکیاوەلی قسەی مهمێکەکە کێس کە مەبەستە ئازادی هەست فقط مردم. مردم کێن؟ مردم ئەوانەنەوا بێ هەمە چیز کریاگن، بڕیار و تەسمیمیان لە دەست دەرەهات کە بەسەر چارەنووسە خۆیان هیچ ئێرادەیەکیان نییە، هیچ بڕیارێک ناتوانن بن، نازانن سوحایان چه شکلیە، ئەمێنین یا ئەمرن، خاسن یا خراون، چون هیچ چێکیان نێ لە دەسە خۆیانە. ئەوەی ڕەبتی بە جامعەی بەشەری بێت نێ لە دەسە خۆیانە. ئەمە سالاران کێن؟ سالاران یا نۆبل کلاس، ئەوانەنە یا نخبە یا ئەلیت، ئەوانەنە کە گەرەکیانە سوڵتەکەن بەسەر خەڵکە و لە ڕوبەڕووبوونەوەی ئەم دوانە شەڕ دروسە بێ. ماکیاوەلی تۆزیح دا. واتە دەرپێی سەروەریە بەر مردم و زورگویی بە ئانانند و از این دو خواسته گوناگون در شهرها یکی از سه حالت پدید می آید: شهریاری، آزادی یا بی سروری، یا آشوب یا ئەنارشی بە قەوڵ خۆیان. کەواتە لە ڕوبەڕووبوونەوەی ئەم دوو قەستە لەگەڵ یەکتریا. محکومانێکە نایەنگەرەکە محکومون، حاکمانێکە گەرەکیانە حکم بکەن بە زۆرداری و سەروەریکەن. سێ اتفاقەکەوێ، سێ بجاردە دەرەکەوێ: یا ئازادی، یا حکوومەتە شەهریاری، یا ئاشوب. ئاخێزیان کێن؟ بارها وتیانە ئێمە مردمین. مردمێ
لپیگی محکوم لدایک بویی کنی گرک محکوم وید قصد آزادی کردگه گرکی آزاد وید سالاران کین ایسا پیتانیجم استاد دانشگاه فعال جامعه مدنی گۆرانی بێش سلبریتی ئەندامە حیزب دموکرات ئەندامە پەکەکە ئەمانە سالارانن وەکو کێ وەکو بەسیجیەکان وەکو پاسدار وەکو دکتۆر ئەمانە سالارانن گەرەکیانە حکوومەتکەن بەسەرم مەردم هەر کامیان بە قەوارەی خۆیان لما بست حكومة كردن أوان ولما بست حكومة قبول نكردن مردم شر دروس أوي سي أنجامي أويت يا آزادي دروس أويت يعني مردم سالاران لبينون وآزادي دروس أوي يا شهريار مردم رهبريت أكا ومردم لبشت أم شهريار حكومة الشهرياري دائنين يا أمريكا حج كامیان چارە حج کامیان ناکات و وەزعیەتی وەکو سووریا دروست ئەوێت ئاشوب دروست ئەوێت خۆ پس ئێوە ئیستە دیتان حیزبی خۆ بە ڕۆشن فکرزان خۆ بە دکتۆرزان خۆ بە فعالە مەدەنیزان خۆ بە سلبریتیزان لە جنس مەردم یا ئێمە و یارانە ئاخێزی کە مەبەستە ئازادیان کردگەن نیەن لە کامە جنسن لە جنس سالارانن با بزانن سالاران توێژیان جنسیان وەسە مەردم لەم وەسەتە یەک نەفەر فەرقەکە یەک نەفەر کە دارای مردانگی و لیاقەتە کە فقط ئەو هەسی بۆیە نە لە جنس مردمە نە لە جنس سالارانە شەهریارە شەهریار نە لە جنس مردمە نە لە جنس سالارانە ئەما سالاران لە جنس مردمن بۆیە وەختێ مەبەستە ئازادی لە مردم بسێنی تۆ ئەو نۆ سالاران سرمایه‌داری مەبەستە ئازادی لە مردم سندگە سۆ بۆیە گشتی گەرەکی بڕاتە ناو پۆزیشن گەرەکی بێتە دکتۆر بێتە مهندس بێتە شاردار بێتە ڕۆژنامەوان بێتە ڕووناکبیر سالاران لە ناوی یەکتریە بۆ یەکتری هیچ احترامی قائل نیەن چون گشتیان لە یەک جنسن تەنها کەسێک ئەتوانێت تەمامە ئەمانە کۆکاتۆ کە مردمێک کە قەستە ئازادیان کردگە لە پشتە ئەم کەسەی کە لە جنسە خۆیان نییە خارق العادەس فەرقەکان لەگەڵ نۆرمەکانە ئینسانە عادیان ئاڕوات تەعقیبە دەسەڵات بکە یارانە ئاخێزی بۆ کۆمەڵە و دموکرات و پارتی و یەکێتی و پەکەکە ئەهاڕن چون پارتی و دموکرات و کۆمەڵە و پەکەکە تێن سەروەری بکەن وا لە بیرتانە عەبدوڵای موحتەدیە هات ئەی و ئێمە بیرمان لێ کردگەس و چۆن بیمارستان دابنین بیرمان لێ کردگەس و ئەگە جمهوری ئیسلامی بڕوا چۆن فەورەن هێز دروستکەین و تەبەینە سەرە مەردم ئەها من نەقدەمە کردو ئەها خالەدە عەزیزی تێ قسە ئەکایژێ فقط حیزبەکان حەقیان هەیە ئاڵتەرناتیڤ دروستکەن دموکرات و کۆمەڵە گەرەکیانە وەکو عەلیە خامنەی بەسەرەتەوە حکوومەتکەن وەلێ تۆ یەکە مەردمی وقیامت کردگەکە ئینقلابکەی گەرەکتە ئازاد وینەوە گەرەکە ئەرباب بە ئەربابێکی تر بگۆڕیتەوە شەڕە عەبەی موحتەدی شەڕە تۆ نییە شەڕە خالەدە عەزیزی شەڕە تۆ نییە شەڕە عەبە ئوجالان شەڕە تۆ نییە لە جنسە تۆ نییە لەزا نەخۆی نەکوژیاگەکانی نەڕەحبەرانی ئەوە نەبۆ تۆ ئەرزشیان نییە بەڵکو ئەو ڕەفتارەی کە تەکە عەلیە خامنەیەیکەی ئیشێ تەکە کوژیاگەکانە ئەوانە تەکە ڕەحبەرانیشیانە بیکەی چون ئەمانە هاتکن بەسەر تۆوە سڵتە بکەن بە بچووکردنە تۆ بەدانە ناوسەرە تۆ بە دوورکردنە تۆ لە ساحەی قودرەتە لە ساحەی ئازادیە لە ساحەی سیاسیە و لە ساحەی مبارزە گەرەکیانە دوورتکەنەوە لە مەردمی دەرەبێرن
جا ئێستا ئەمە چۆنە نمونونەکەی تا من تعریفی بکەم بزانن سڵتە هیچێک نییە ئیلا ئەم تعریفەی کە من سعیەکەم ئێرایی بە ژیان یعنی ڕوبەڕووبوونەوە لە بەرامبەر دیگەرانە یعنی من لە بەرامبەرە خەڵکا خۆمە وێنم لە بەرامبەرە خەڵکا دوژمن تعریفەکەمەوە دۆست تعریفەکەمەوە لە بەرامبەرە خەڵکا ژیان بۆ من معنا پەیاکە من لە هیچ کوێ ئەم دنیا فقط خۆم نییەم ڕۆمان ئەنووسم خەڵکی واتیە شعر ئەنووسم بۆ کەسێکی ترە کەسێک وا لە ناوە ئەم ڕۆیا من دائما وام تەکە کەسێکی ترا ڕوبەڕوو ئەومەوە بەڵام چون لە ئەم ڕوبەڕووبوونەوە شتێکی وا لە پشتا لە ڕوبەڕووبوونەوە بەناوە ئاڵۆزی یا ئاڵۆزیە شاراوە ئاڵۆزیە شاراوە ئیمکانی لێدان و پێکدادان موجودة بالقوة موجودة أما إمكانها موجودة سلطة يعني سرينوي يعني إقداماتي بو سرينوي إمكان بيكدادان لبيجي روبروبونوا أما يعني چی كوتم بزانا وقتی من سیگارم گەرەکە و تۆیش سیگارە گەرەکە بە یەکۆ ئەڕۆینە ناوە دووکانی ئەگەر کابرا یەک پاکەت سیگاری بوێت من کوڕ پێغەمەروم ئارامترین ئینسانە دنیاوم تۆ فعال حقوق بشر وید نرمو ناسک ترین انسان وید چون هر تکمان قصد ام سیگار ما نکرده و یک پاکت سیگار موجوده یک من اشی ام بواد یا یک من اشی سلطه او یکی قبول که یا هر تکمان بشرتین و او یکی شکست خوا لبیرتانتی وقتی کرونا که هاتو خلق اسلام اروپا لسر دسمال توالت یکتریانه کشت فروشکا کنه ئەیاندا لە یەکتری ئەو تەجروبەی ئازادی سەرمایەداری نەیگەرێکە سوڵتە نەیگەرێکە و تەجروبە بکەیتەوە نەیگەرێکە و تەجروبە بکەیت لەذا تەجروبەکانە بۆ پاکەکاتەوە نیازەکانە بۆ دروست ئەکا لە ڕوبەڕووبوونەوەکانە ئاپشێنە لە بەرامبەرە دائەنێت تا تۆ ڕوبەڕوو نەبیتەوە و تەنەش دروست نەکریت ئەمە سوڵتەس در نتیجه سرمایه‌داری پێگەکان ڕوبەڕووبوونەوە ئەخاتە دواوە ئەخاتە دواوە تا هەر کۆبێت و تۆ ڕوبەڕوو نەبیتەوە نە لەگەڵ خۆیە نە لەگەڵ دەسەڵاتە نە لەگەڵ کەسانێکی ترە ئەمە تێتەحتە ناوە چی بە تۆ ئەیفرۆشێتەوە تحت ناو بأدب بوون بنزاكت بوون تندو تيجي خراوة رفتار إنسان نية إما إشي آراء ونظرات يكتري تحمل كين ناوي لخمان توري نشان بين حجش نتوريتو الإنسانية الدركة لكاتك تو إشي فرمان بردار مطلقة توري حاكميتوي والنورم قالك وي أحكامك وي كأو بسالت واسبان ديسي خب كومالاو ديمقراط بارتي ويكيتي فعالين حوزية مدني كمان قشتي أنوان جيرة دست دولة إيرانيا وقت الروبروي خلق أونو كإيما بين بإيما إجن ناويت لإيما سؤال كان ناويت بردمان تي بقرون ناوي قستي أو بكن إيما لبين بوان إيما حاكمان هاتكين بين سريوة حكومتان بسروكي نا إما أتوانين لإيوة بكوجين إيوة ناتوانين لإيما سؤال كان إما اشتباه أكينها أولي تحقني إما لبين بوي أوان إما لمردم بون ديرتيرن إما أكن بأوبجي حكومة خويان بمدسة
ئەوەی کە ناوی مبارزەس لە ناوە کووردا تحت ناوە حیزب هیچ خسوولەتی نەگرکە سوعالیان لێ بکەن بۆچی مبارزەت کردە بە سراحەت پێدێژێ خودمختاری یعنی چی یعنی کورسی بۆ حیزب دموکرات تۆ بڕۆی 5 نەفەر خەیتە ناو پارلەمان دێمە چ ڕەبتێکی بە کوردەست چ ڕەبتێکی بە منێکە مەبەستی ئازادیم هەس تۆ گەرەکتە سڵتە بکەی وەکو پارتی وێکیتی کە کورسیەکانە سەدام حسێنیان لاورد کورسی خۆیانیان دانیا تۆ بۆ لە جنسە تۆ بۆ لە جنس من و وەکو منی یەک مەبەستە هەست مەبەستە تۆ تەکە منە فەرقەکە من گەرەکمە ئازاد وەم تۆ گەرەکتە سڵتە بکەی بەسەر منە دەرنەتیجە تۆ تێی قەستە ئازادی لە منە ئەسڕی تۆ مەبەستە ئازادی لە منە ئەسڕی تۆ بەڵام قەستە سڵتەیە خۆت لە خۆت ناسڕی تۆ بۆیە ئەوان ڕوەکەنە تۆیژن کابرا خوشونە تەڵەبە کابرا جمێنمان پێدا جمێن سەهلە ئەوەی قەستە ئازادی کردە ئەوەی لە بەرامبەر ئازادیەکەی ئەوی سێشی هەڵی دەڕێت ئیسەر ڕەهبەرەکانتە کوژیاگەکانتە قەبرەکانتانە ئێسک و پرووسکتانە وجودە کەسیفتانە ئێشێ لە بینی بووە چون تۆ هەروەکو عەلی خامنەیت هەروەکو سەدام حسێنی تۆ ڕەبتە بە خەڵک نییە هەروەکو تەواوی ئەو مردمەی وا سەرمایەداری تێت و نظامە سوڵتە تێت مەبەستی ئازادیان لێسێنێتۆ و تبدیلیان بە مەوجودە تەبیعیەکە وەختی تەنش دروست ناوێ ڕوبەڕووبوونەوە دروست ناوێ یەکچە دەتفاقەکەوێ ئەو شتە پێژن ئینقیاد دروستەوێت بۆیە تەمامە قودرەتە ئەوان هێشتنەوەی پەردەی ئینقیاد و پەردەی پندارە بەسەر ئینسانەکانە ئەوەی کە ئێوە لە ڕۆژانە ئایندەتریشا ئەیوێنن شکستگەلە گەورە گەورەیەکە یەک لە دوای یەک ئەمانە خواردگیانە و ئێمەی مردم ئێشێ مهەیایێ دەرکەوتنە خۆمان و ڕوبەڕووبوونەوە لەگەڵە ئەوانەبی لایەوە خۆش